تەبیع من هەر لە منداڵیەوە خولیای خوێندیم بوویمە لەبەرەوەی لە ژینگەک لە شوێنێک ژیایمە خەڵکی خوێندەواری تێدا بووە، خەڵکی زانا و خەڵکی سیاسەتمەند و سیاسەتمەدار و بیرمەندی تێدا بووە. بۆیە یعنی مەیلی خوێندنم پەیدا کردیە هەر لە منداڵی. ساڵەها ساڵ لە کتێبخانەی گشتی هەولێر هەتا دەرنەدەکراین ئەوێن دەرمان بەجێ نەدەهێشت. بەڵام کاتی کە خوای تەبارەک و تەعالا هیدایەتی دەم لە بۆ ئیسلام یا ئیسلامم هەر موسڵمان بووین، بەڵام کە ئیسلاممان دۆزیەوە ئیسلاممان اکتشاف کرد دەبایە بخینین لەوەی بزانین ئیسلام چییە. بەڵام ئەو کاتی لە شێستەکان بەڕاستی شاریمە دنیا بەگشتی وابوو، خاسەتەن کوردستان زیاتر هەندە بیر و بۆ چوون هەبوو، زاڵ بوو لەسەر ساحەی کوردستانی، ئەویش مارکسیەت و شوعیەت و وجودیەت، هەروەها فکری ئیلحادی، خەڵکەکە لە کشانەوە بوو، دەکشانەوە بەرەو بێدینی، کە دەڵێن وەڵا ئەو کاتە دین باشتر بوو لە ئێستا، نەخێر ئێستا دین باشترە. بەڵام ئەوە وای لێ کردم خەڵکەشی زۆر بەرەنگارم دەبوونەوە لە خوێندەواران و لە ڕۆشنبیران، پێیان سەیر بوو ئەو کاتە وەکو ئێستا نەبوو. چۆن دەبێ گەنجێکی وەکو من ئیماندار بم، ئیسلام بم، نوێژی بکەم، ئیمانم هەبی. بۆیە دەکەوتینە مناقەشە و گفتوگۆ و پرسیاری قورس و ئەویان ئامادە دەکرد، ئاراستەیان دەکردم. منیش مەجبوور بووم ئەو کاتە بچم شەو ڕۆژ بخوێنمەوە تا بتوانم بەیانی بێم، جوابیان بدەمەوە، وەڵامیان بدەمەوە. زیاتریش پرسیارەکانی ئەو کاتەش پرسیاری وجودی پێ دەڵێن، پرسیاری فەلسەفی پێ دەڵێن. ئەوانەی ئەو پرسیارانەیان ئاراستای من دەکرد، یان دەیان گۆ فلان فەیلسوف وای گوتووە، کە دەچووم دەمخیند دەمدید ئەو فەیلسوف ئەسڵەن شتی وای نەوتووە. یعنی ئەوان وەکو بڵێ ئەو هەڵیان دەخۆستەوە کە خەڵک کەم دەخوێنیتن، هەرچ باسەک بکەم ناوی هەر شێ بینن، هەر قسەیەکی پێوە بنووسێنن، خەڵک ناتانی بلێوە نییە. وەکو مەلا مەنشور لەیان پرسی ناوەڕاستی عارد دەچێت، سوسینگەشی کوتا گوتی ئەوە ناوەڕاستی عاردە، وتیان کوزانیتر، گوتی ئەگەر باوەڕ ناکەم بڕۆم بپیون بزانن وایە یاننا. حاڵی منیش لەگەر حاڵی وان ئاوا بوو. یعنی من وەکو بانگخوازێک ئەو کاتی کە خوا ئەو خەرمانەی پێبەخشیم کە ئیسلامە، وای لێ کردم لای خەڵک، لە لای کەس و کاری خۆم، لای دۆست و برادەران و دەوروبەری خۆم، ئەگەر لە مەکتەب بی، ئەگەر لە بازار بی، لە هەر شوێنێک بی، باس لە ئیسلام بکەم. بۆیە بە زۆر احتیاجیم بەوەی بوو وەڵامی پرسیاری ئەوانە بدەمەوە. هیچ کتێبێک نییە وەکو قورئان ئەگەر بێت و بە وردی بیخوێنی کارت تێ بکە، تەسیرت تێ بکە، ژیانت بگۆڕیتن. بەڵام قورئان ماندیبوونی دەوێ، قورئان دەبی لۆی هەوڵدەی ئەو پرسیارانەی ئەو خەڵکە دەپرسیتن، خەڵکێکی زانا دەتوانی وەڵامی ئەو پرسیارانە لە قورئان دەرینی. بەڵام قورئان وەکو بڵێ کتێبەکە لە بۆ هەموو کەس دەست دەدا، حتا کابرایەک نەخوێندەوار هیچ لە خوێندن و نووسین نازانیتن، ئەو ئینسانەش هەر ئەوها دەتانی ئیستفادە لە قورئان بکات، چونکە دەڵێ وەلەقەد یەسەرنا القورئانە للذیکر فهەل من مدەکر. هەر کەس و بە پێی ڕۆشنبیری خۆی، بە پێی عیلمی خۆی، بە پێی زانستی خۆی لە قورئان تێدەگا. بەڵام من خوای تەبارەک و تەعالا لە کۆتاییەکانی شێستەکان کتابێک دەرچوو بڵاو بووەوە، کەوتە دەستمان بە عەرەبی، ناوی قسەت الئیمان بوو. دوای ئەمە لە نووسینگەی تەفسیر وەرمان ژێراوە سەر کوردی بە ناوی داستانی ئیمان. ئەو کتێبە کاریگەرێکی زۆری کردە سەر ژیانمان، ژیانی من خاسەتەن بە تایبەتی کە کردیتمانە کوردی بە ناوی داستانی ئیمان. ئێستا وا چاپی نوێ
لە ژێر چاپە بە شێوەیەکی تازە بە تەرجمەیەکی تازە ئەو کتابەمان تەرجمە کردیە بەڕاستی. هەتا یعنی خەڵکێکی زۆر لەو گەنجانەی کە بانگخوازن، لەو گەنجانەی لەو خەڵکانەیەکەوە لە دوای ڕاستیەکان دەگەڕێن، یعنی من ئامۆژگاریان دەکەم ئەو کتابە بخوێنن. بەڕاستی خوێندنی ئەو کتابە زۆر زۆر سوودی لێ دەبینن. وەڵامی ئەو پرسیارانەی لە مێشکیاندا هەیە ئەغلەبی وەڵام دەداتەوە. بەڕاستی دوو محور هەیە لەو کتابە. ئەوە وەکو بلێی وەت لێ دەکا کە سوودی لێ ببینی، کە بووە مایەی ئەوەی کە من ژیانم بگۆڕم وەکو ئینسانێک بەدەیان پرسیار لە مێشکم هەیە، وەکو گەنجێکی نیگەران و بێتاقەت لە قسەی خەڵک کە دەڵێن تۆ ئەو پرسیارانە پرسی، ئەو پرسیارانە بەرەو کوفر دەدبا. سێمینیشیان من وەکو بانگخوازێک خەڵک ئەو پرسیارانی لێ دەپرسی، من دەبایە وەڵامی ئەو پرسیارانە بدەم. شتێکی دیش ئەو فەیلسوفانە کە ناویان دەهات، ئەو بیرمەندانە کە ناویان دەهات لە ناو دەوروبەری موسڵمان یان هەندە مامۆستای مزگەوت و ئەوانە لە جێی خۆیان لەعنەتیان لێ دەدان و گوێنیان پێدەدان، ئەوانە کافرن، ئەوانە لە دین وەرگەڕاینە، ناوی ئەو کافرانە مەینە. من سێشت بەڕاستی سوودم لەو کتابە بینی. یەکەمیان ئەوەیە ئەو پرسیارە ئەزەلیانەی کە خەڵک لە مێشکیدا دەخولێتەوە و دەسوڕێتەوە، باشە ئەو بوونەوەرە چێ دروستی کردیە، بۆ دروستی کردیە، چۆن دروستی کردیە، ئەو ئینسانەی بۆ دروست کردووە، ئەو ئینسانە چی لەو ئینسانە دەوێ، ئەو ئینسانە لەکوێ هاتووە، بەرەو کوێ دەچی، مەبەست چیە لە دروستکردنی ئەو ئینسانە. ئەو پرسیارانە پرسیاری زۆر گرنگن. خەڵکانێک ئەگەر نەزانی وەڵامی ئەو پرسیارانە بدە، تەنیا ئەوەندە بەسی نییە ئەگەر لێی بپرسن تۆ دینت چیە، بڵێ ئەمن موسڵمانم. کاکە چۆن موسڵمانی، لەبەر چ موسڵمانی؟ وەڵاهی دایک و باوکم موسڵمان بووینە و دەوروبەرە موسڵمان بووینە، منیش بۆیە موسڵمانم. نا، دەبی بڵێ من ئیسلامم خوێندووە، چوویمە لێکۆڵینەوەم کردیە، پرسیتم لە زانایان، بۆم بە دیار کەوتووە کە ئیسلام دینی حەقە. یەکەم سوودەکە ئەوە بوو وەڵامی ئەو پرسیارانە من لەو کتابە بینیم. ئەوە یەک. دووەمین، ئەو پرسیارانە کە لە مێشکتدا دروست دەبیتن یان کاتی دەیپرسی لە مامۆستایان، هەندە مامۆستا زۆر کە من ئەوانەی سینجیان فەرەوانە وەڵامت دەدەنەوە، بەڵام هەندە مامۆستا هەنا زۆر بەتوندی ڕوبەڕوو دەبنەوە کە تۆ کابرایەکی عەقلی خۆل لەدەستدایە بە دووی ئەو شتانە کەوتی. ئەوە بەڕاستی ئەو نیگەرانیە، ئەو دڵڕاوچەیەی لەسەر لابردم. دووەمینیان، ئێمە کاتی کە ناوی ئەو فەیلسوف و ئەو بیرمەندانە دەهات کە جوێنیان پێدەدرا، لێرەدا ئەو کتابە چت پێ دەڵێ؟ دەڵێ کاکە ئەوانە هەتا فەیلسوفەکانی یۆنان و ڕۆمان ئەوانە کافر نەبووینە، ئەوانە کافر بووینە بەو خوایانەی کە ملەتەکەیان دەیپەرست، ئەجینە ئەوانە لە خوای ڕاستەقینە دەگەڕان، ئەوانە دەیانویست بگەنە ڕاستیە گەورەکانی بوونەوەر. بۆیە هەندێکیان دەگەیشت، هەندێکیان لە نیوەی ڕێساتمەی دەکرد، هەندێکیان نەدەگەیشتە حەقیقەت و وەکو بلێ فەشەلی دەهینە. بەڵام حیسابی وانە لە لای خوای تەبارەکە و تەعالایە. خەڵکانێک هەیە بە ناوی فەلسەفەوە ئێستا لە کوردستان بی، لە هەر وڵاتێکی دەرەوە بیتن، بەڕاستی ئەوانە یعنی نیوە ڕۆشنبیرن، ڕۆشنبیری ڕاستەقینە نینە. کاتی کە دەی ئینکاری بوونەوەر دەکا، ئینکاری خوا دەکا، ئینکاری وجود دەکا، هۆیەکەی ئەوەیە ئەو کابرایە لە ژیاندا دۆڕاندیتی، لە ژیاندا ئەوەندە گوناحی کردیە، ئەوەندە تاوانی کردیە، ئەوەندە مەشاکل و ئەوەی هەبووە نیگەرانە، بێتاقەتە، لۆیە پێی خۆش نییە خوا هەبیتن، چونکە خوا هەبی حیساب دەبیتن.
پرسیار دەبی سبەی ڕۆژی چت کردیا چت نەکردیا باش بی دەستە جێی باش خراپبی دەستە جێی خراپ بۆیە لە مەسلحەتی وی نییە خوایەک هەبی حیسابەک هەبی بۆیە ئینکاری هەردووشی دەکا بەڵام ئینکاریکردن سوودی نییە. من ڕووداوە کە حەز دەکەم بۆتان باسیکەم بۆ ئەوەی ببتە ڕێنمویی لە بۆ هەموو خەڵکانی وڵاتیمە ملەتیمە بۆ ئەوەی ڕوو لە خوێندنەوە بکەن. من کاتی کتێبخانم پێشی 20 ساڵ لە لای محافەزە بوو ڕۆژێک دوو گەنج هاتن گەنجە چیان گوتی مامۆستا پێمان خۆشە تۆ هەندێک کتێبمان لۆ هەڵبژێری بیخینین وەڵا تۆش سوود ئەو کتابەت تێنا خۆی کتابی قسەتل ئیمانم دانێ کاتی پرسییم لێیان بزانم مستەوایان چەندە چەند نییە دیتم مستەوایەکەیان باشە دەست دەدا ئەوەی بخینن وەڵا کاتی ئەو کتابەمان گوتمان مامۆستا ئەوە بەس نییە پارەمان هەیە وەچی زاران بێپارە نینە چەند 6 کتابمان بدێ گوتت یەک کتێبتان نادەمێ بڕۆن ئەوەی جارێک 2000 3000 بخوێنن وەرنێ ئێرە ئەگەر نەزاحەتتان نینە یەک کۆمەڵ کتێبتان دەدەمێ وتی کاکە سوین خوێندمان و هاتین ئەوجا پرسیارت پرسی لێمان تاقیدکردنەوە وەکو بڵێیت لە نەزاحەتمان هینە لە وەڵامی پرسیارەکان ئەوجا کوتت ئێستا مستحەقن چەند کتێبی دەبەن ببن تەبیعی من ئەوان ناناسم ئەوانش من ناناسن بەڵام من دەمەوێت ئاماژە بەوەی بکەم کە ئەو گەنجە ئەگەر ئەو کتابەی نەخین باە تەنیا هەر فەلسەفەی ئەوها بەڕووتی بخین باە بەڕاستی بەرەو هەڵدێر دەچوو نەدەگەیشتە ئامانزیش ئامۆژگاریم لە بۆ هەموو ملەتەکەمان خاستەن گەنجەکان ڕوو لە خوێندن بکەن بەڕاستی خوێندن دەرمانی هەموو ئەو دەردانەیە ئێستا ئەمە تێداینە ئینسانی خوێندەوار وریا دەبی بێدار دەبی ئینسانی خوێندەوار فێڵی لێ ناکرێ ئینسانی خوێندەوار دەزانی چه هەڵدەبژێری لە ژیانی خۆی ڕوو لە چ دەکات لە ژیانی خۆی ئینسانی خوێندەوار دەبتە بەردی بیناغەی بنیادی کۆمەلگایەکی پاک و خاوێن و سەرکەوتوو دادەمەزرێنیتن ئینسانی خوێندەوار بەڕاستی ئەو دەرد و عیلەتانەی ئەمە تێداینە هەموو لە نەخوێندەواریە چونکە ئاستی خوێندەواری لە ناو ملەتیمە زۆر کەمە بۆیە شوا دەڵێم من خۆ نەچوویمە ئامار بکەم ئامارەکان هەموو هەنە دیارن لەسەر ئاستی نێودەوڵەتی و لەسەر ئاستی منەزەمات و وەکو بڵێ ناوەندی لێکۆڵینەوەکانی دنیا هەموو ئەوەیان کە گوتیە وڵاتانی عەرەبی وڵاتانی ئیسلامی کە کوردستان بەشەکە لە وڵاتانە ئەوانە لە چاو ئەوروپا لە چاو ئەمریکا نەخوێندەوارن هیچ ناخوێنن تەبیعی ئەو سیفەتەکی زۆر ناشرینە بۆیە ئەمە حاڵ و وەزعمان باش نییە خوا نەخواستە ئەگەر ڕوو لە خوێندن نەکەین بەرەو خراپتر دەچین دوا ڕۆژی نەوەکانیشمان زۆر لەوە خراپتر و ڕەشتر دەبیتن بۆیە یعنی من ئامۆژگاریم ئەوەیە بخوێنن منیش بۆیە دەڵێم من بە ئامار ئەوەم نەزانیە بەڵکو لە مەکتەبەکە لێرە ئەمە ئەو کتێبخانەیە گەورەترین کتێبخانەیە لە عێراق بە سەتان کەس دێ و دەڕوا بەڵام من دەبینم ئەو ئاستی فرۆشتنی کتاب زۆر کەمە ئەمە هەتا ئێستا تقریبا 6 ساڵ دەبی 7 ساڵ دەبی کە بودجە نەمایە تامی قازان زمان نەکردیە لەبەروەی خەڵکەکە ئەوەلەن ڕوو لە خوێندن ناکە خەڵک فێر نەکرایە وەکو بلەی نەخشەک نییە دەوڵەت کێشابی بۆ بەرزکردنەوەی ئاستی خوێندن خەڵکی تەجزیع بکە لەسەر خوێندن لە قوتابخانەکان لە دانیشگایەکان حتا بێدارکردنی بابووداکەکان بۆ ئەوی منداڵەکانیان پەروەردە بکەن لەسەر خوێندنەوە بۆیە یعنی ئومێدەوارم ئینشاءالله خەڵکی تێگەیشت و خەڵکی خوێندەوار ئەگەر بێت و دەسەڵاتیش ئێستا ئەو هەڵ و فرسەتەی نەبی بەو ئەو نەخشەیە داڕێژی بەڵام داک و بابەکان هەوڵدە منداڵی خۆیان فێرە خوێندن بکەن لە جیاتیەوەی دەیان بەنە مۆڵەکان دەیان بەنە پارکەکان با هەفتەی جارێک
بیان هینە مەکتەبەکان با بۆنی کتاب بکەن با تەمەشای کتاب بکەن خۆشەویستی کتاب لە دڵیان بچینن بەخوای قازانز دەکەن بەخوای ئەو منداڵانە نەوەکانیان ڕەحمەتیان لۆ دەنێرن دەڵێن بابوداکمان ئەمەی فێرە ئەو خەسلەتە جوانە کرد.